بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین لە گفتوگۆکردن لەسەر تەوەری ئەم جارەی بەرنامەی دووجار بێت بکەرەوە کە تایبەتە بەوەی کە ئایا پارتە ئیسلامیەکان یاخود ئیسلامی سیاسی هەڕەشەیە بۆ سەر ئەزمموی هەرێمی کوردستان. کاگوسمان ڕێگات پێدەم بۆی قسەکانت لە ماوەی خولەکوونی وەک دوو خولەکە تاڵ یەکێلەوەی کە ئەساسیە بەلایمنەوە کە هەموو ئە پارتە سیاسیانە ئیسلامی بێ قەومی بێ حتاوانی کە دیموکراتین دیفاع لێ نایەکسانی ئینسانەکان چۆن مەسەوەی کە ئەوە کرێکارە ئەوە بۆرجوازی ئەوە دەوڵەمەوە ملیارد لێرە ئەوی ئەوەش کەسێکە کە زەحمە کێشە هەموو کولی ئەم سیستمانێکی هەیە لە هەموو دنیاە ئەمە واقعیەتەکانە و ئیسلامی سیاسیش خۆی گلانوتە ئەم وەزەوە ئەگەر بوێ دەسەڵاتی سیاسی گرێ ئاڵوگۆڕە لەو سیستمە اقتصادی و سیاسی و کۆمەڵاتیە ناکەوە ئەوش بەرنامەی نییە ئەوەی کە بەسەر ڕەنگە بازە دیموکراتیە دەکات چێتە ناو پرۆسی دیموکراتێتەوە خۆی ئێوێ خۆی گونجێنە کە مەش واقعیەتی ئەو نییە هەتا بەسن کورداندنی خۆی بە کوردایەتیکردنی کاگوسمان بەنسبەت ئێوە وەکو حزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان جیاوازی لە نێوان یەکێتی و یەکگرتو و کۆمەڵ و پارتی نییە ئەوانە وەکو جهەتی سیاسی وەکو ناوی سیاسی وەکو چۆن بەرنامەی دەسەڵاتیان هەمویان دیفاع لە یەک سیستمی ئابووری کۆمەڵاتیەکەن یەک ئابووری بەڵام لە ئاراستەی سیاسیانە لە دەستوریان لە قاوانە چۆن ئەو ئیدارەی کۆمەڵگەیەکەن ئەبین جمهوری ئیسلامی بە کوشتن بە ئەدام بە سەرکوت بە سەرکوتی سیاسی بە نەدانی ئازادی لە سعودیە بە جۆرێکی کە ئەوی لە تورکیا بە جۆرێکی کە لە کولی ئەمانە هەموو یەک دیفاع لە یەک سیستمی ئابووری کۆمەڵاتیەکەن دیفاع لە نایەکسانی ئینسانەکانەکەن بۆچی هەمیشە کە باس لە ئیسلامی لە هەرێمی کوردستان ئەکرێت ئەبێ بچوێنرێت بە ئێران بە سعودیە بە وڵاتێکی تر بۆچی ناکرێت ئەم شێوازی یاخود ئەم ئیسلامی لە هەرێمی کوردستانی شێوازێکی جیاواز بێت ئیسلامی سیاسی خۆی ناتوانێت جیاواز بێت واقعیەتی ئیسلامی سیاسی ئەمەیە ناتوانێت ئەوەی کە لە میسر ڕووی دژێ تا بە ملیۆن خەڵک ئاعترازی بکات ئەوەی کە لە دەورانێکە ئەزمەی ئابووری لە دنیای هەبوو لە دەورانێکە کە بزوتنەوە ناسیۆنالیستەکانی عارەبی جۆرە بنبەست گەیشتون نەک علمانی بنبەست کە علمانی ئەوانە ئیسلامی فرسەیە بۆ فرجێ بۆ ئیسلامی سیاسی دروست بکە بێتە ناوە بۆ ئەشکالە خۆی گونجێنە کە ناوی دیموکراتیە مەجبورەوە ئێستا پیشنامە بەڵام ئەگەر دەسەڵات هەتا قەرارەکانی کە مرسی دەرێکە قەرارەکانی کە ئۆردوگان دەرێکە وردەودا ئەگەر ئەمانە کۆنتترۆلکەن هەموو شتێک لە دەستی خۆیانە بێ هەموو دەسەڵاتەکان بێتە ژێر کۆنتترۆلی چۆن ئێستا بەزانی هەموو دەسەڵات لەژێر دەستی خۆیەتی ئەوسا بە ئارەزوی خۆی ئەحکام دەرەکە بە ئارەزوی خۆی ئەوسا بارەکانیش بۆ داخە ئێوە چیتانەوێت ئێمەمانەوێت کە کۆمەڵگەیە دروست بێ یەکسان بێ کۆمەڵگەی دروست بێ طبقاتی تیانەمێنێ کۆمەڵگەی دروست بێ ئازاد بێ ئینسان ئەساس بێ ئینسان مقدسە ئینسان لە ئینسانەوە دەست پێ بکەین لە دیفاع لە ئینسان هەر ئای بیر بۆ چوونی هەبێت حزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان چەند ساڵە بۆنی هەیە خۆی ڕاگەیاندووە لە 2000 لە جیهان زانیتی بزوتنەوەی کۆمۆنیستی لە جیهانە پەیوەندی بۆ قڕشتە تەبەقاتیە بۆ جیاوازیە چینایەتیە بۆ نەکسانی هەیە علاقی بە فەردەوە نییە مەبەستم تەمەنی ئەوەتی سەرمایهداری هەیە چەند ساڵ ئەوە ئەچێتە 150 ساڵ 150 ساڵ لە ماوەی ئەم 150 ساڵە ئەبینی گرنمونەی کوردستان بێنینەوە لە دوای ڕاپەڕینەوە با زۆر دوور نەکەوینەوە پارتە ئیسلامیەکان ئەبن بە خاوەنی 10 کورسی لە پەرلەمانی کوردستان بێجگە لە بزوتنەوە باس لە ئەوانی کە بەشدارنین لە دەسەڵات کۆمەڵ و یەکگرتو لە جیهانە لە گەشەکردنیەکی بەردەوامدان بەڵام لە بەرامبەرە و کۆمەلگا زیاتر قبوڵیان نەکات بەڵام لە بەرامبەرە ئەبینی ئەوانەی خۆیان وەکو کۆمۆنیست ئەناسێنن ئەوانەی سەر بە یاخود لایەنگیری حزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستانن تابێت ژماریان کەمە بێتەوە و ئەمە بۆچوونی من نییە تابێت ژماریان کەمە بێتەوە و تابێت لاوااسترە بن ئایا هۆکاری هەڵەکە لە چیایە لە پەیامەکەیە لە شێوازی کارکردنەکەی لە بۆچوونەکەی لە فکرەکەی لە چییە ئەسلی بەسەلەکە کە تۆ دەورانێ سیر بکەی حتا حزب بەئس خۆی نابوو اشتراکی کەیشت سۆشیالیزم ئەمەنە کۆمونیزم و سۆشیالیزم بای بوو لە جیهانە ئەمە مەسەن لە ساڵی هەفتاکانە ئەسە مارکسی بوون افتیخار بوو ئەوش دەور حزبی شوویعی لە ساڵی 50کانە لە سانەوەی خەڵکی عێراق لەگەڵی مەبەستمەوەی ئیسلامی سیاسی بۆچی بەردەوام لە گەشەکردندا گەر ڕەوتێکی خراپن دەرکارەکانی خراپە و تەقبول ناکرێت لە کۆمەڵگەی مەجموعەیەش محەلە لە توانێت ئیسلامی سیاسی لە ئەوروپا نەگەشەکە نەتوانێت دەسەڵات بێ و نیشتێکی بەدەست بەڵام ئەوروپا کڵێسا و مەسیحیەتی با بەڕێوە نایبا بەڕێوە لەنە مەبەستم لە ڕووی دینەوە
دین لە ئەوروپا حکوم ناکە مەسحب حکوم ناکە لەوێ توانێت ئەحزابی ئەلمانی هەیە ئەحزابی ئەلمانی سەیطرەی کردووە بۆ دین جیا لە دەوڵەت ئەوە ڕسمیەتی وەرگرتووە لە زۆربەی وڵاتە ئەوروپیەکە کانە بە تایبەتی ڕۆژەوە لە ئەمریکاش و لە هەتا زۆر وڵاتیکەی شەکشە بەڵام ئەوەی کە کۆمەنیزم کۆمەنیزم هەر حیزبی ئەمە نییە کۆمەنیزم بستنوێکی کۆمەڵایەتیە شەڕی کرێکارە لەگەڵ بۆرژوازیش ئەو شەڕێک هەموو ڕۆژێ هەیە لە هەموو دنیا ئەوەی لە ئێستا مەسەلا بانجام ئەبێ بگا ناهێڵێ ئیسلامیەکان ناهێڵن سەرمایهدار ناهێڵێ ئەحزابی بۆرژوازی ناهێڵێ هەتا سۆشیال دیموکراتەکان ناهێڵن شەڕێکە لە شارەنووسە شەڕێکی چارەنووسە لە بینی دەوڵەمەند و هەژارە زۆر کرێکار و بۆرژوازیە زۆر سپاس چینە لای بەڵێ گەر زۆر بە کورتی بێ بۆی پرسیارەکەی ئێمە لە ئەنجامی ئەو حیوارەکە و چەند دقیقەیە کە لێرێن کاک عوسمان ئەوەی بە ئێمە نەوت هەڕەشەکان چین ئەو مەترسیانە چین کە بەڕاستی من بەیان واقعیم باس هەن ئەوەی کە هەمووی ڕێکلام پێمان بڵێ چوە دەرەوەی بازنەی کوردستان و نازانم وا دەکاو چی بۆ شێوە تا ئێستا ئەو مەترسیانم باوەڕم وایە ئەم فۆبیایە ئەم فۆبیای ئیسلامە بەڕاستی هەر ئیعلامی غەرب دروستی کردووە هەر ڕۆژ ئەوە ئیعلامە زاڵانەی کە لە میدیاکانیان زۆر زاڵنەوە پارێکی زۆریان بۆ سرف کراوە ئەمانە موساهمەکە لە تەشویقکردنی ئەم سوڕەیە گینان فۆبیا لە ئەساس حقیقەتی نییە ئوستاز هەر باشی نکرا کە بۆمان ئیسپاتکا بە هەندێک وەقایع من حیزبی شیوعی بۆ باسکەم لە کاتێک کە ئیسلامی لە هەڵەبجە شارۆچکەی هەڵەبجە دەسەڵاتی بووە ئاڵاکەی حیزبی شیوعی بەرزترین ئاڵای حیزبە کوردستانەکان بووە تا ئێستاشی لەگەڵ بێ مقڕەکان نەداخراوە نە مکافحە کراون نەبوو شێوە کەمینەیەکی هاواری لێر مکافحە نەکراون چۆن ئێستا کاک عوسمان سبەینێ لەژێر دەسەڵاتی کاینە بە زۆر دەیکەیە موسڵمانە کەی وایە هەڕەشەکان چین وەکو ئیسلامی سیاسی تۆ یەکشت جاکەرەوە ئەوەی کە عقیدەیەکی شخصی هەر فەردێ بە خۆ چۆن بیرەکاتەوە ئیسلامی مەسیحی ئەوە حەقی ئەوە شتێکی ترە ئەوە شتێکی ترە ئێستا باز لەوەیە کە مەقصدم هیچ عقیدەیەک نابێت لە بچێت ناو سیستمی دەوڵەتەوە فەرز بێستە دەوڵەتە خۆی معناوە کە تو حکومەتی بازی ئێمە هەموو عەرەبین نە کورد هیچ بوو نە تورکمان هیچ بوو کە تۆ جمهوری ئیسلامی ئێران کاڵێ ئیسلام ئەساسا ئیتر بەقەی هیچ نیتر هەڕەشەکان چین هەڕەشەکەوەیە کە ئازادی سیاسی ناهێڵێ مافی ئینسان ناهێڵێ یەکسانی ژن و پیا ناهێڵێ مافی مناڵان ناپارێزێ و ئەو قڵشتە تەباقاتی چەند ئیدعا بکە ناتوانێت ئازادی یەکسانی هەمەلانی ژنوپیا و بتوانێت بکاتە بەرنامەی خۆی بکات ئەسڵەن بەعکسەوە ژنان مەحدودەکە و ئەیچەوسێنێتەوە ئەیخاتەوە ناو دیواری ماڵەوە چەندەوەی کە ئەمانش ئیدعاەکە نێسە ئەزانی چۆنە مەسلەی ژنان بۆ بە قەزێ ئەنج ئەماتوە ئەم مدافعی مەسلەی ژنان نین بەڵام مەسلەی ژنان فەرز بۆ بەسەریانە بەڵام تاسە لە ئێران مەحدودەتی بۆ دانێ لە ئێران تا ڕێگەی پێگرێت زۆر سپاس فەرموو کاک بڕیار پرسیارەکەت بە کورتی سپاس بەناوی خۆی گەورە بە خێرات نیوانە بەڕێزەکانەکەین پرسیارم بۆ بەڕێز عوسمانی حاجی معروف هەیە مامۆسادانا بەداتا پێویستی کە ئیسلامیەکان 9 ملیۆن خاوەنی 9 ملیۆن دەنگن تۆ ئەتوانی پێم بڵێ خاوەنی چەندە دەنگن لە کوردستان ئەو پرسیاری دووەم کە ئاڵێ عقیدەی ئیسلامیەکان ڕێنایە بە ئازادی فەرد ئایا ئەو پەندەی ئیمامی عومەرە لە یادا کە فەرمێ مەتەستەعبتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا بەس دیارە ئەم برادەرە لەواسێ لە چەپەوە دەستی پێکرد هێشتا نەگەشت بێتە ڕاست پرسیاری ترماوە زۆر پرسیارەکان چی بن وەڵام بمبەخشە پرسیاری ترماوە ئەمان پیان تا ئێستا پیان شەرمەناوەکەم وەرجێڕنە سەر زمانی کوردی کۆمەنیستی کوردستان بەڵام ئیسلامی سیاسیەکەین سیاست حزبی کۆمەنیستی کرێکاری ناکەین پرسیارەکەم ئەوەیە بەڵام ئەم ڕخنە لە ئیسلامیەکان دەگرێت بۆ نمونەت باسی یەکسانی ژن و پیاوەکە ئەتوانێت لە ناو حیزبەکەی خۆی ئەندامی سەرکردایەتی چی یەکسان بن لە ناو حیزبەکەی بەڵێ کاک عوسمان بەڵێ جوابیوان بەڵێ ئەدایکردنەوەی کە ئێستا ئیسلامیەکان 9 ملیۆن با ملیۆنی کشی بێ لە ئێرانەوە تا حکومەتیان هەیە ئەمە قیاس معیار نەبووی کەمە سەرکەوتنە معناوی کە ئیسلام سەرکەوتووە هەروەی کە خەڵکی ئێران ممکنە شۆڕشکا بەرامبەری فەشەل بە ئیسلامەکە بەعکسەوە من نبینم لە فەردەورەیەکە ئەگەر ئیسلام هاتوێتە سەر حکم و دەورانێک گەشەی سەر بێ ئێستا هەڕەشەی لەسەرە ئێستا تا لە تورکیا لە میسر لە ناو ئێرانە خەڵک اعتراض دەکات بەڵام چەندەها بۆ چوونی پێشەوانەیە بۆ چوونەی تۆیە پێیان وایە کە ئیسلام لە دنیادا لە ئەوروپا و لە ئەمریکی ئاشرا لە گەشەیەکی بەردەوام ناتوانێت بەو معنایی کە بتوانن لە ئەوروپایە دینی ئیسلام کاتە مەزدەری ئەساسی بۆ دەوڵەتەکان شتیوا ممکنی نییە و ناشبێ و ئێستا بەعکسەوە خەریکە لە وڵاتانی کەشە پاشەکشاکە بەڵام ئەمەش پێم وتی شەڕی تەبەقاتە شەڕی هەشڕی ئیسلامی سیاسی نیە لە شوێنێکە قەومی بەرزە بێتەوە لە شوێنێکە ئیسلامی سیاسی بێتەوە لە شوێنێکە سۆشیال دیموکرات بەرزە بێتەوە ئەمە بەڵام هەموو ئەمانە دفاع لە یەکسیسمەکەن
نمونەی فەرمودەیەکی ئیمامی عومەری هێنایەوە بەڵێ ئەڵێ لەکەیەوە مرۆڤەکانتان گەر هەڵە نەبم لە وەرگێڕان لەکەیەوە مرۆڤەکانتان بە کۆیلە و بەندە کردووە کە دایکەکانیان بە ئازادی ئەوانیان هێناوەتە دنیاوە ئەوانە قسەی شخصێکە کە چەند هزار ساڵەوە پێشە نەڕەتی بە ژیانی ئێستەوەی نەوەکت بێەوە هەیە ئەنواع تاریخەیە کەسێ بڕ تاریخی عومەر خەتاب کەسێ بە جۆری کەی کەسێ بە جۆری کەی گرتووە من لە تاریخم بیستووە کە چۆتە ناو ئەهرامەکانەوە بە شەرەکانی ئینسانەکانی مناڵەکانی ئاسارەکەی مافەکانی مرۆڤ عومەری خەتابی و هەموو ئەو کسەکردە ئیسلامیانە هەموو ئەوانە نایم ئەوانە محاکەمەکەم نا بەڵام کە تۆ ئەو نمونەیەتەوە منیش مەجبورم ئەوەت پێ بڵێم ئەویش ئەزای چۆن هەتا وتوێتی ئێستا ئەهرامەکان معلوماتێکە لە ئەهرامەکان هەمانە ئەوەی کە لەژێر ئەرزا دۆزراوەتەوە هەموو عومەری خەتاب سووتانوێتی و هەموو هەریەندی ئەسەن باوەڕی بۆ سەری خەنەوە سواس دەکەم بەڵێ کاک سیروان پرسیارەکەت لە تەوەری بەرنامەکە بێ سپاس دەکەم بەڵێ زۆر سپاس پرسیاری من بۆ کاک عوسمانە بەڕاستی زۆر باسی ئیسلامیەکان و هەڕەشەی لەسەر کۆمەڵگا و مەترسیەکان و ئاستەنگەکان دەربڕی و ئەو برا بەڕێزەش باسی کاری ئیسلامیەکانی کرد لە کوردستانەکەت بەڵێ پرسیارەکەم وەیە ئەو کار و پرۆژانەی کە حیزبی کۆمۆنیستی کوردستانی کردوێتی تکایە ئێمە نهاتوین کاکە سیروانگیان بەراورد ناکەین لە نێوان پارتە ئیسلامیەکان و کۆمۆنیست چی کردووە من بەس پرسیاری ناتوین بەراورد بکەین مقارنە بکەین کۆمۆنیست چی کردووە و حەزبە ئیسلامیەکان چیان کردووە ئەڵێن ئێمە ئەو ئینجازەی کە هەیە بۆ کۆمەڵگەی کوردەواری بەڵێ بزانین تا ئێستا حیزبی کۆمۆنیستی کرێکاری لە کوردستانە ئەو ئینجازەی کە تەقدیمی کردووە بە تاقیەکانی کۆمەلگەی ئێمە چی؟ بەڵێ ببوورەوە تەوەری بەرنامەکەن سپاس دەکەم زۆر سپاس بەڵێ گەر زۆر بە کورتی بێ ڕخنەکانم دروستە یان نا وەرە سەر ئەوە لەسەرەوەی کە من چیم کردووە قسمەوە ئەم ڕخنانەی من خەڵکی لێ کۆبێتەوە یانە ڕخنەکانم واقعین یا ناواقعین هیچ کۆمۆنیستێک وجود نیە لە عێراق و لە کوردستانە فقط من هەم بۆ نموناڵێم لەسەرەوەی کە من ملیۆنێک و 2 میلیۆن ئەمە ڕاستی و دروستی شتەکان دەرناخە من پێ دەڵێم نایەکسانی هەیە واقعیانواقع من دژی سپاس کاک عوسمان بەڵێ فەرموو بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە من پرسیارێکم بۆ کاک عوسمانەوەیە ئێمە بینیمە ئیسلامیەکان لە ساڵانی نەوەتەکانە بە کردەوەی هەڕەشە و تەقانەوە و بۆ نمونە تەقانەوەی ساڵۆنی چاکردنی ساڵۆنی ئافرەتان بە سووتاندنی مەکتەبەکان بە هەڕەشە لە نووسەران بۆ نمونە ئێمە بینیما چەندن شاعیر و نووسەر لە کوردستانە لەلایەن ئیسلامیەکان و هەڕەشە فتوای کوشتانە کوشتنیان لێکرد ئایا ئەم شێوازی ئێستا ئیسلامیەکان لەگەڵ دەسەڵاتە خۆیان گونجانووە وەکە لە پەرلەمانە بەشداریەکەن ئەمە دەسەڵات چۆن ئیسفادە لەم لایەنە ئیسلامیانەیە بۆ هێشتنەوەی دەسەڵاتی خۆی بۆ هێشتنەوەی دەسەڵاتی سەرمایهداری ئەزانکەنەوە جۆرێک ئەو فترێ سەرگەردانی وەزی سیاسی کوردستان بوو و هەتا شەڕی ناوخۆشی تیا بوو مثلا پارتی معلوم نەبوو کە بەرەو چۆڕا ئیتفاقەکەیان ناکەن بەرە بە چی بەسە هەمووی هەڵۆشە ئیسلامیەکانی لەو فترەیە بوو بۆیان فرسەیە بوو کە بە تۆقانی خەڵک کۆنتترۆلکەن بەسەوە هەڵەبجە نمونەیەکە هەڵەبجە ئاسان شەرمەزاریەکە باسی دەروی ئیسلامیەکانەکەی لە ناو هەڵەبجەیە ئەو فترەیە لەبەرەوەی کە چەسانەوەی خەڵک هەروەی کە کۆمەڵگەی کۆنتترۆل کردبوو و نەیە هێژغەیری دینی ئیسلامی شیچکە بێ لە سایتەرەکەەوە برادرانی مە کۆمەلیزم هەمر لە هەڵجە ڕای کرد یەک نەفەر نەیتوانین لە هەڵجامێتەوە لەبەرەوەی کە ترسی ترۆران لەسەر بوو ترسی گرتنیان لەسەر بوو تشکی ئەشکەدانە لەسەر بوو واقعەتێ بوو کە کولی ئەو فترەیە لە کوردستانە ساڵن تەقانەوە کە زۆر مەس خەڵک کوشتن تیرۆرکردن هەتا دوو هاوڕێ ئێمەکە لە هەولێر کوژرا فترەی بوو کە ئەیویست پیشانی بە قودرەتە و هێزە و هەتا قەومیەکانی ترسێنێ لە هەمان کاتە خودی یەکێتی پارتیش ئیشی پێیان بوو ئەوان بژیان نانێ یارمەتیان نان کۆمەکە خۆیان هێنانن خۆیانەتی و پارتی ئیشیان بە کۆمەڵ و یەکگرت و لەو فترێسش کاری پیان و پێشیش کاری پیان ئەو کاکەی لە پرسیارەکەی وتی ئایا وەسیلەیەکن بۆ ئەوەی زیاتر لە دەسەڵات بمێننەوە و دوو پارتە کام دوو پارتی یەکێتی و پارتی ئیسلامیەکانیان وەکو ئیسلامیەکان وەکو وەسیلەیەک سەیرەکەن بۆ ئەوەی زیاتر لە دەسەڵات بمێننەوە هەر لە کێشمەکێشێکە لە بینی دوو هێزی گەورە هەیە لە کوردستانە هەتا بۆی تەوازن ڕاگرن جارێک یەکگرتوو هێنن جارێک کۆمەڵ هێن جارە جێهێتیشکە هێنن ئەو واقعەتی بەڵام ئەگەر حکومەتێکی ثابتی هەب پارتی سەکو ئەگەر هەمووی بەدەست بێ گزیە لە هەمویانەیە
بەڵێ سپاس والله کۆمنتێک بوو لەسەرەوە یەک لە حەزێنی ئێمە تا ئێستاژ ئیسلامی لە کوردستان ڕێژەیەکی ڕفێنراوە ڕێژەیەکی بێسەر و شوێنە نان بڕا و سزادراوە سیاسەکان نسبەیەکی زۆر لە ناو ئیسلامیەکانن کاکە ئێمە لە هەرێمی کوردستان کامە سوودمەند بووین خەڵکی تر تازە بۆتە ئۆپۆزیسیۆن و نەریتەکە ئێمە ساڵ 20 ساڵە لە ناو دەوڵەتی کوردی ئێمە ئۆپۆزیسیۆنین ئێمە مکافەحاکرێن ئێمە بە هەموو شێوە دژایەتیمان دەکرد تا ئێستاش خەڵک دیوە لە هەرێمی کوردستان یعنی سەهۆڵیان بەقاچەوە بەسۆتایی فریج بووە کاکە کۆمونیستی لێ نەکراوە ینی کۆمونیستەکان ئێستا ئەوانن لە ناو پارتیۆکێتی بۆ مەرامی خۆیان بەکارێن کەواتە ئیسلامی سیاسی تەسحیەی داوە بۆ ئەم ئەزمونەی ئێستای هەرێم هەرەمەش واکە کارڕەشە نەبێت لەسەر دەسەڵاتە کاپیتالەکە و باسی دەکا کە هات هەرێمی کوردستانەوە هاتە عێراقەوە یەکەمینە جاران ئیسلامیەکانی بۆمباران کرد و ئیسلامیەکانی گرد و دژایەتی کردوون بەڕاستیەوە کۆمونیستەکان هیچ ئەوەی نەکردبوو بودجە وەرگرتن ئەمە مافێکی سیاسی حیزبی سیاسی بە پێی یاساکان قانونی حزاب لە هەرێمی کوردستان ژمارە 3 ساڵی 92 پێویستە بەوشێ ئەوە سزایەکی سیاسیە تۆیان بۆ مکافەحە نەکردووە تۆیان مکافەحە نەکردووە کاتێ نانت ببڕنەوە دژایەتی بکەن بەو شێوە کاکە قەناتی ماڵداوە بێ قەناتی سیاسی بەم قەناتەی ئێرەشەوە کە ڕوتێکی فکری نییە چواردەوری گیراوە لە ناوی بەرن و بیسووتێنەوە ئیلا ئاخریه تۆ کەی وار لێکراوە ینی خۆ ئێمە چواردەورمان گیرا بۆ قەناتی پەیام کە لە بینی بەن ئەو دەنگانە کەس بکەن ئەو دەنگانە نەهێڵن تا ئێستاشی لەگەڵا بێ بەڕاستی ئەمە شیروان وێچێتی نیشتمانی تکایە بەبێناو هێنان تکایە سپاس فەرموو ناخەدەخان بە خێراتنی میوانەکانەکەم کاکدانە هەڵێ ژنان بۆیان هەیە لە هەموو پلە حیزبیەکان و لە هەموو پۆستەکانە کار بکەن بە پێی یاسای ئیسلامیەکان بە هیچ شێوەیەک ژنان بۆیانێ هیچ کاتێ پۆستی سەرۆک وەرگرن ئەمە یەکێکی کان ئەوەنی ئێمە ئاگادارین لە سعودیە کە بڵێن ڕەمزی ئیسلامە و ئەوان قیادەی ئیسلامەکەن مانگۆ نیوێگە بێ ژنان لە سعودیا بۆیان هەیە قیادەی سیارە بکەن ینی جازی سایقی وەرگرن ژنانی کوێت ئەزمونە چۆن پەیوەستەکەیتەوە بە تەجروبەی لایەنە ئیسلامیەکان لە حاڵەتێکە کە من گەرباسی خۆم بکەم لەسەر جادەکان ینی ژنان و ئافرەتانی لایەنە ئیسلامیەکانم بینیوە کە سیارە ئۆتۆمبیلیان لێخۆڕیوە ینی ئەم ئەزمونە چۆن بەراورد ئەەکەی بەڵێ ئەوانیش ئەگەر کاتێک مادەم ئەوانیش ئەمان پاشکۆی سعودیە و ئێران و ئەمانن تەمسیلی ئەوانەکان بەڵێ باوەڵامی پرسیارەکان خاتون بێ من سپاسی و دەسەڵاتمان وەرگرت بەشی ئیجازات لە دایرەی مرور داخینێ یعنی یەکەم ئیشی ئیسلامیەکانەوە بێ کە ئەوانەی کە مۆڵەتیان هەیە هەموو لێ وەربگرینەوە بەڕاستیەوە ئازادی تاکەسەوانی و هیچ ئەوەنی ئەوەی ئەخطای سعودیە و قەراراتی خۆیانەوە کۆمەلگاکەوە ناکە هیچ علاقەی بە ئیسلامەوە نیە بەڕاستی کۆمەلگاکە خۆی تەقبولی ناکە ئەسڵەن ئێمە سەد تێبینیمان لەسەرەوەی ئافرەتەکە بۆ خۆی بۆی نە سیاقەت بکە بەس سایقێکی بەنگلادیشیە لەگەڵ ئێوە کە ئیسلامیەکان یەک نمونەمان پێ بڵێ کە ناتوانێت بەشدار بێ دەقێکی شەرعی دەقێکی نووسراو لە پەیڕەوی ناوخۆ بڵێ کە نابێ ئافرەت مەنسەبە باڵاکانی 10 ساڵ وەربگری ئافرەت لە مێژووی ئیسلامیا قازی بۆ سەرکردە بۆ باشترین ئافرەت ئێمە ئەندامی پەرلەمانە کاکە لە لیژنەی مافی مرۆڤ داکوشکارە لە مافی ئەو خەڵکە لەسەر پارەی خۆی کە وەرگرتەوە بۆ سارە 39 کەسی بردۆ بۆ وڵاتێک بۆ چارەسەر لە کیماباران کاکەەوە شانازیە بۆ ئافرەتەوە دەبێت شانازی پێوە بکەن بەڵام ئێمە ناو کۆمەلگاکە لەگەڵ واقعیش تەعاملەکەین تا ئێستاشی لەگەڵ بێ ئافرەت پەراوێز خراوە ئێمە دەبێت بێڵین ئافرەت بێتەوە سەر ساحەکە ئەم کۆمەلگایە ڕاز نابێتەوە ئافرەتی ڕاز نەبێتەوە ئەگەر ئافرەت لە کێشا بێ دوا پرسیارت نەخەدەخان بەڵێ کاتێکە ژنان و کچان بەردەبارانەکرێن هەتا ئاستی مردن ئێوە هیچ ڕێیەکتان نەبووە ئەمە دومینی نەخەدەخان بەڵێ زۆر بە کورتی چکە کاتی ئەوانی تر ئەخۆی کە ئەژڵێ یارمەتی فەقیر و هەژارێن ئەوەنێ من شخصی خۆمەقم نییە بەسەرەوە کە هەبێ ئەوەنێ من ئاگارم ئەو مناڵانە ئەو ژنان یارمەتیان تەنها ئەندامەکانی خوانە یارمەتی خەڵکی ترنایەن یەک شتیکەش کە ئەڵێ ئارامی کوردستانمان ڕاگرتووە خێڵی حەمە تەقینەوەکانی 2 شوبات کە لە جەژنی قوربانە بوو لە پارتیا بڵێن لە هەولێرا ڕوویە ئەمانە کێ بوو بەسەریش لایەنێکی ئیسلامی لە هەرێمی کوردستان ساغ نەبووەوە فەرمووکاتان نەخێر ئەوە تەمعەن کە ئیسبات نەبووە شتێک لە ڕووی یاساییەوە ناکرێ وەڵامی بێنەوە ئەمما سەبارەت بە پرسیاری کۆتایی کە تێبینی هەبوو کەم لە بیرت کرد چ بوو پرسیارەکەی بەنسبەت یەکسانی بەنسبەتەوەی کە ئێوە و کاری مناڵ و وینەکانێک تەنا و مناڵ و خێزانە و کاریەکەتەواوی ڕەتێکەمەوە پرۆژە خێرخوازانی کە هەیە ساڵانێک کە ڕێکخراوەنێ و دەوڵەتیەکانی هاوکاری فریاکەوتن لە ئیغاثە و لە ڕابطە کاتونەتە سەر هەرێمی کوردستان لێرە بەڕاستی ئەوە شایەتێکی گەورەیانە بێ بۆ بین کە
پارێکی زۆر گەوریان هێناوەتە کوردستان ئەو منداڵانە بەبێ ئینتیمای سیاسی مناڵ ئینتیمای سیاسی لەکوایە ینی بێوژنێک ئینتیمای سیاسی لەکوێیە کە پارتیوێکێتی باوکی کوشتەوە یعنی ئەوانی تریس کە ئێستا لە گۆڕێ هەیە فەرموو ئێمە ڕاپرسیخۆ شت بە ئیسپات دەبێت بە ئیدعا نابێ پرۆژەیەکمانەیە بەناوی پرۆژەی بەرنامەی بەخشین لە سەتەلایت پەیام نایکەم بە ڕیکلام بەرنامەکە لێرەدا بەڕاستی ڕەمەزانی پێش و 2 ملیار 100 میلیۆن کەمی کۆ کردوێتەوە بۆ هەموو خاوەن پێداویستەکان ئەمانە لەسەر ئاساسی پێداویستی پێیاندراوە زۆرێکیشان نیشاندراون کاتێ ئێمە خاوەنی پێداویستی یاخود کە مەندامە بێئیش پارچێک لە ئەندامەکانی لەشی لەدەستداوە یعنی نەخۆشە وەی لە ئاخریه هەژارە لەو کۆمەلگا کە ئەژی ئەسڵەن ئەوانەی کە ئێستای دیعایەوە کە ئەمە بەکارهێنانی سیاسیە باوەڕێن وایە کە نابکرێ ئەمانە نیشان بدرێت لە میدیاکان بەڵێ کاگاتا گەر پرسیارەکەت فەرموو بەڵێ ئێوارەتان باش من سێ پرسیارم هەیە بەڕاستی لە تەوەری بەرنامەکەیە و زۆر تێبینی نایە بەسەر چاو پرسیارێکە بۆ کاکدانا بەڕێزی وتی ئیسلامیەکان لە گەشەی بەردەوامان بەڵام لە کۆی 111 کورسی پەرلەمان بە هەرسێ هێزە ئیسلامیەکە 12 کورسیان هەیە ئایا ئەمە پێچوانێنێ لەگەڵ قسەی بەڕێز کاکدانا زۆر بە کورتی وڵاتی کەم نییە ئەمە بۆ ئیسلامیەکان لە کۆمەلگەیشی مسلمانە کە بەڕێزەوتی لە سانەوەی بەرەوژوری ڕاستی هەمووان ئێمە باوەڕمان وایە لە ناو هەرێمی کوردستان پرۆسەی هەڵبژاردن بە پرۆسەیەکی دروستەوە پێ ستانداردی نێودەوڵەتی نەڕۆیشتووە تەزویر و ساختەکاری و گزیکارێکی زۆر کراوە ئەگەر ئەوان لە هەرێمی کوردستان باوەڕم وایە ئێستا ئێمە نزیک بە یەک لە سەر چواری هەرێمی کوردستان ئەم هەڵبژاردن لە 21 ئەگەر ڕێبدەن بە شێوەیەکی دروست بڕوا باوەڕم وایە ئەوسا حەجمە حەقیقیەکەی هەر یەکێک لە پارتە سیاسیەکان بچنەوە حەجمی حەقیقی خۆیان کە بەڕاستی ئێمە لە ئاسی تەموحی خۆمان نییە بەس باوەڕم وایە ئێمە لەم هەڵبژاردنا مفاجئەیەکی گەورە بێ و دەشی بینیشەوە پرسیاری دووەمت پرسیاری دووەم بۆ کاوسمان بەڕێزی وتی سەردەمێک بووە ئیشتراکی و مارکسی بوون فەخر بووە سەرم بۆ نمونە حیزبی بەعزم ئەگەر ئیشتراکی نەبوو توێتی ئیشتراکیم بەڵام هەز ناکە ئێستا ئەمە بم پێچەوانە بۆتەوە و ئیشتراکیەت یا با بڵین مارکسیزم لە پاشە کشەیە هۆکاری ئەمە چیە بەڵێ زۆر بە کورتی بێ سێری شەڕی دنیا بکەی ئەزمێ ئەمەسناتە ڕوخانی رووسیا کە دەڵۆتێکی کۆمونیستی و سۆشیالیستی نەبووە بەڵام مثل کە دوای ئینهیاری کرد ئەمانە تەسیری داناوە لەسەر ئەم بزوتنەوەی وەکو بزوتنەوەی کۆمونیستەکەی بەڵام شەڕی کرێکار و بۆژوازی هەر هەیە ئەنی عوامل زۆرن هیچ لەوانەیە کە شەڕی سارد زۆر دەوری بوو و کۆتایی شەڕی سارد تەسیرە سەردانا حربی خەلیج دەورێنە سیادەی ئەمریکا دەوری لەسەر بینیوە هەمووی ئەوانی کە پاشەکشی پێکردووە زوڵمی سەرمایه‌داریە گزاڵبوونی زیاتری سەرمایه‌داریە بەڵام تا خۆشی چۆتەوە ئەزمە و قەیران و ئێستا تا هەڵسانەوە لە ئەمریکای سۆشیالیزمێتەوە ناوە و ئێمە خەریکە گەشتراکەی لە ئەوانی کە لە تورکیا سێنە سەرجادە بە عالەمی سوورێنە سەرجادە وردۆ بۆ دەرەجەی کە ئەو شەڕەی لێوان کرێکار و بۆژوازی گەشا سەنێ کۆمنتەکان ژێنەناوە باش پرسیاری کاتی ناوڕەگەر زۆر بە خێرایی پرسیارەکە پرسیارسیان بۆ هەردوو بە ڕێزانە ئایا ئەو هۆکارانە کامانن کە لە مای 20 ساڵی ڕابردوودا هەڕەشە بوون بۆ سەر دیموکراسی لەبەر ڕاستە تەوەری وەرنامەکەمان ئیسلامی سیاسی و دیموکراسی بە جۆرە لە جۆرەکان پەیوەندی پێوە هەیە ئەو هۆکارانە کامانن سپاسانەکە وەڵام بنەوە بە شێوازێکی گشتی بۆ هەردوو بە ڕێزان لەسەر ئایندەی دیموکراسی و لەسەر گەشەی دیموکراسی لە هەرێمی کوردستانە سپاسگەڕێتەوە تەنها بە ئیسلامی سیاسی پێش کوردستان دیموکراتی نێتە هەڕەش لەسەر دیموکراتیە بێ ناتوان بڵێ سیستمێکی دیموکراتی دیموکراتی نیە میلیشیا و هەڵبژاردن نابێ هێزی میلیشیا هەیە سەرۆکایەتی هەرێم و قۆڕکردنی هەموو دەسەڵاتی لەگەڵ دیموکراتێتە نابێ دەسەڵاتەکان لە قەزایی تەشریعی هەمووی لە دەستی پارتیایە ئەنی ئەمانە منفەسڵین بەیەکەوە ئەنی بەمانە ئیسلامیەکە ئەمە دیموکراتی نەبێ ئیسلامیەکانی لە هەماشتا مشتەرەکەن وەختێک توانیتی پێم بڵێ پێمەڵێن ئەبێ ناوبڕێک وەرگرم پێم بڵێ لە سی چرکەیە ئیسلامیەکان لە 20 ساڵی ڕابردووە و لە ساڵەکانی داهاتووە بۆچی هەڕەشە نابن بۆ سەر دیموکراسی هەڕەشە نابن لەبەرەوەی کە پرۆژەی ئیسلامی پرۆژەیەکی مەقبول و مەحبوبە لەلایەن خەڵکەوە و ینی عکسکردنەوەی ئەوەیە کە لەناو کۆمەلگا هەیە کۆمەلگایکی مسلمان قابلی ئەوەیە کە بگەڕێتەوە بۆ ناسنامەی خۆی بۆ هەوی ڕاستەقینەی خۆی بە دیوێکی ترا خەڵکی ئیسلامی خەڵکی دەستپاک و ئەوانن ئێمە ئەزمەی گەورەمان هەیە NDI لە ڕاپرسیێک ئەوەی کردووە سێ ئەسبابی گەورە لە عێراقا بەتایبەت لە هەرێمی کوردستان گەورەترینیان گەندەڵیە ئێمە چەندین پرۆژەمان تەقدیم کردووە هەر NDI خۆی ڕاپرسی کردووە لەسەرەوەی کە وەزیرەکانی ئەوانەی کە بە ئینتیمایەکی ئیسلامی لەناو
کابینە وەزارەکانی حکوومەت بوون کەمترین گەندەڵی لە ناو وەزارەتەکان لە ناو خودی خۆیان ئەوانە کە زۆر گرنگە پرسیارەکەی ئەو برادر ئەوەیە چەمکی مرۆڤ سالاری باوەڕمان وایە دەبێ قوڵی بکەینەوە ئەوە مەترسیە لەسەر دیموکراسی ئەوە مەترسیە لەسەر دیموکراسی کە ناڵم هەڵبژاردن لە کاتی خۆیدا بکرێ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان هەر ساڵ نەکراوە سەر بەنیاز ناوبڕێک وەرەگرین و بەرنامەکە بەردەوام دەبێت.